بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست دوایەوەی کە پەرلەمانی کوردستان لە هەفتەی ڕابردووی یاسای چاکسازی لە موچە و دەرماڵە و ئیمتیازەتەکان و خانەنشینی پەسەند کرد مشتومڕێکی زۆری لەسەر دروست بووە. ئێستا سەرنجەکان لەسەر موچەی پلەباڵەکان کورتکرانەوە لە کاتێکە دەبووایە سەرنجی زیاتر لەسەر دۆسیەی نەوت و خاڵە سنووریەکان و بواری وەبەرهێنان بووە. بە میواندارێک لە بەڕێزان دکتۆر شۆرش حەسەن مامۆستای زانکۆ لە ستودیۆی سەرەکی، هەروەها لە هەولێرەوە لوقمان وەردی ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا ڕاپۆرتێک دەبین. هەفتەی ڕابردوو پەرلەمانی کوردستان یاسای چاکسازی پەسەند کرد. لە ئێستاشدا هەموو سەرنجەکان لەسەر خانەنشینی پلەباڵەکان چڕ کراونەتەوە. لە کاتێکدا بەوتەی بەرپرسانی حکوومەت جێبەجێکردنی ئەو بڕگەیە مانگانە کەمتر لە 10 ملیار دینار بۆ خەزێنەی گشتی دەگێڕێتەوە. بەڵام قسە لەسەر گەندەڵیا گەورەکانی بواری نەوت و خاڵە سنوورەکان و قۆرخکردنی بازار لەلایەن کۆمپانیا حیزبیەکان ناکرێت. دوای پەسەندکردنی یاسای چاکسازی لە یەکێک لە بڕگەکانی یاساکەدا هاتووە خانەنشینبوونی پلەباڵەکان ئارزوومەندانەیە و دەتوانم بگەڕێنەوە سەرکارەکانی پێشوویان. لە ئێستادا هەندێک پەرلەمانتار بۆ مزایەدە و هەندێکیشان بۆ دڵسۆزی فۆرمی ڕەتکردنەوەی خانەنشینی پەرلەمانیان پڕ کردوتەوە. بەڵام بە بۆچوونی شارەزانی بواری یاسایی پڕکردنەوەی فۆرمەکە هیچ ئاسەوارێک بەدوای خۆیدا ناهێنێت و ئەو پەرلەمانتاری فۆرمەکەی پڕ کردوتەوە دەتوانێت لە کۆتایی خولەکە خۆی خانەنشین بکات. بەوتەی شارەزانی بواری ئابووری کەمکردنەوەی جیاوازی نێوان پلەباڵە و فەرمانبەری یاسایی کارێکی دروستە، بەڵام ناکرێت هەموو چاکسازیەکان لەوەدا کورد بکرێتەوە. بەپێی لێدوانی بەرپرسانی حکوومەت ئەگەر یاسای چاکسازی بەسەر پلەباڵەکاندا جێبەجێ بکرێت مانگانە کەمتر لە 10 ملیار دینار بۆ دارایی گشتی دەگەڕێتەوە. بە بڕای چاودێران دەبێت فشارەکان بۆ بنەبڕکردنی گەندەڵەکانی خاڵە سنوورەکان چڕ بکرێنەوە. لەبەر ئەوەی کۆمپانیا هەیە مانگانە هیچ کارێک نەکات، بەڵام 9 ملیۆن دۆلاری دەست دەکەوێت کە یەکسانە بۆ بڕەپارەی مانگانە حکوومەتی هەرێم لە گێڕانەوەی موچەی پلەباڵەکان لە کاتی جێبەجێکردنی یاسای چاکسازی دەستی دەکەوێت. بەپێی بەدواداچوونی پەرلەمانتاران لە خاڵە سنوورەکان تاڵانێکی بەرفراوان بەڕێوە دەچێت و چەند کۆمپانیایەک بانە یاسایی مانگانە 50 ملیار دیناریان دەست دەکەوێت. تاڵانکاری خاڵە سنوورەکان جۆرا و جۆرە. بۆ نمونە کۆمپانیا هەیە مانگانە لە هێنانی هێلکەی قاچاغ 10 ملیار دیناری دەست دەکەوێت. لەلایەکی دیکەوە گەندەڵێکی گەورە لە دۆسی نەوتی هەرێمدا هەیە، بەڵام تاوەکو ئێستا دەستی بۆ نەمراوە. بەوتەی بەشێک لە ئەندامانی لیژنەی دارایی پەرلەمانی کوردستان ئێستا داهاتی مانگانی هەرێم بە بۆری لە 800 ملیار دینار زیاترە، بەڵام تەنیا 350 ملیار دینار دەگەڕێتەوە وەزارەتی دارایی و نیوەی زیاتری نازانێت چی لێ دەکرێت و چۆن خەرج دەکرێت. لە هەمان کاتیشدا لە بواری بازاردا کۆمپانیا حیزبەکان قۆرخی بازاری وزە و دەرمان و جگەرە و خۆراکیان کردووە. بە جۆرێک مانگانە بە دەیان ملیۆن دۆلاریان دەست دەکەوێت. قۆرخکاری بازار لەلایەن کۆمپانیا حیزبەکان زۆر بەرتەسک کراوەتەوە. بۆ نمونە تەنیا 2 کۆمپانیا لە هەرێم قۆرخی هێنانی دەرمانیان کردووە. هەروەها 2 کۆمپانیای دیکەش مافی هاوردەکردنی جگەرەیان پێبەخشراوە. بە بڕای شارەزانی بواری ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی نابێت چاکسازیکردن تەنیا لە کەمکردنەوەی بەشێکی کەمی موچەی خانەنشینی پلەباڵەکان کورد بکرێتەوە، بەڵکو دەبێت هەنگاوی کردداری بۆ چاکسازی لە دۆسیەکانی نەوت، خاڵە سنوورەکان، وەبەرهێنان، قۆرخکردنی بازار لەلایەن کۆمپانیا حیزبەکان، گێڕانەوەی مڵکی گشتی و پارەبراوەکانی هەرێم لە دەرەوەی وڵات بدرێت. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز، سوپاس بۆ میوانەکانمان. کاک لوقمان گەسەرەتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین بە دیاریکراوی یاسای چاکسازی لە موچە و خانەنشینی و دەرماڵەکان چی لە ژیانی خەڵک دەگۆڕێت؟ هیچ گۆڕانکاریێک لە ژیانی خەڵک دروست دەکات؟ بەڵێ، سەرەتا سڵاو بۆ ئێوە، سڵاو بۆ بینەرانی ئازیزی کەناڵی پێم. بێگومان یاسای چاکسازی
لایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە لە خولی ڕابردوو ئەم یاسایە لە قۆناغی قەیرانی دارایی ئاراستەی خولی چوارەمی پەرلەمانی کوردستان کرابوو، بەڵام ئەو کات فراکسیۆنە جیاوازەکان نەیانتوانی ڕێکەون لەسەر تێپەڕاندنی ئەم یاسایە، بۆی ئەم یاسای جاریشتر لە خولی پێنجەمەوە ئاراستەی پەرلەمانی کوردستان کرا و دوای چەندین کۆبوونەوە لەلایەن لیژنە تایبەتمەندەکان لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان بەسەر پرۆژە یاسای چاکسازی بە تایبەت چاکسازی لە خەرجیدایە ئەماگرێتەوە، بۆیە ئەم لەم چاکسازیە حکوومەتی هەرێمی کوردستان ئامانجی زیادکردنی موچە نەبووە، بەڵکو ئامانجی کەمکردنەوە و ڕێخستنەوەی جارێشتر موچە و دەرماڵە و خانەنشینی بووە. بۆیە ئەمە هەنگاوێکە بە ئاراستەی چاکسازی، بەڵام هەروەکو خۆشتان لە راپۆرتەکەتاندا ئاماژەتان پێدا چاکسازی ڕاستەقینە لە داهاتەکرێ بەر لەوەی لە خەرجی بکرێ، بەڵام ئەوش بەو مانایە نییە کە ئێمە پەسەندکردنی ئەم یاسایە نادیدە بگرین، پێمان وابێ هیچ لە دۆخەکە ناگۆڕێ، بە جۆرێک لە جۆرەکان چەندین خاڵی ئیزابی تێدایە کە ئەتوانرێ حکوومەتی هەرێمی کوردستان سوودی لێ بینێ بە ئاراستەیکردنی زیادکردنی داهات و دواتریش ئەم زیادکردنە داهاتە هەروەکو ئیتفاقی لەسەر کراوە کە لە زیادکردنی موچەی خانەنشینی مەدەنی سەر بکرێت. بە دیاریکراوی کاڵقمان بۆ خەڵک بۆ چی تێدایە و خاڵە گرنگانەی کە کاریگەری هەبێ لەنی گۆڕانێکی و تۆ لە ژیانی خەڵک دروست دەکات؟ بەداخەوە یاسای چاکسازی دوای ئەوەی پەسەند کرا لە پەرلەمانی کوردستان مەسەلەی موچەی پلە باڵاکان ئەوەندە زەقراوەتەوە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و لە کەناڵەکانی ڕاگەیاندن جۆرێک لەلایەن بەشێک لە ئەندامانی پەرلەمان مزایدەی پێوە ئەکرێ کە ئەمە حقیقەت و ڕاستینی و جۆرێک لە جۆرەکان ڕای گشتی و شەقام با بڵین بە هەڵە براوە لەم مەسەلەیە، بۆیە ئەمە لە ئەهەمیەتی با بڵین خاڵە گرنگەکانی یاساکە زیاتر خەڵک تەرکیزی لەسەر نەبووە. بۆ نمونە ئەمە جارێکتر دامەزانی سندوقی خانەنشینی یەکخستنەوەی بەڕێوەبەرایەتیە خانەنشینیەکان و هەروەها ڕێخستنەوەی پاسەوانی و کەمکردنەوەی ژمارەی پاسەوانی و هەروەها با بڵین جارشتر پێداچوونەوە بە خانەنشینی ئەو کەسانی کە بە نایاسایی خانەنشین بوونە هەڵەوەشێنەوە، هەروەها 464 کەس کە بە پلەی وەزیر تاکو بەڕێوەبەری گشتی خانەنشین کراون کە ڕۆژێک لە ڕۆژان ممارەسێ ئەو وەزیفەیان نەکردووە و هەڵەوەشێتەوە و خانەنشینەکان لە ئەوانەی کە لە بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کورددا ڕۆڵیان هەبووە لە چوارچێوەی یاسای خانەنشینی پێشمەرگا با بڵین جارشتر خانەنشین نەکرێنەوە، هەروەها با بڵین دامەزران با بڵین کردنەوەی هەژمێرەی بانچی بۆ تەواوی فەرمانبەرانی هەرێمی کوردستان و هەروەها ئەو پاشەکەوتەی کە لە چوارچێوەیان ئەو پارەی لە چوارچێوەی جێبەجێکردنی ئەم یاسایە دەست ئەکەوێ حکوومەتی هەرێمی کوردستان ملزەم کراوە کە لە دوای 3 مانگ راپۆرتێک ئاراستەی پەرلەمانی کوردستان بکە بۆی بتوانین دواتر موچەی خانەنشینی مەدەنی کە داواکاری سەرجەم فراکسیۆنە جیاوازەکانی پەرلەمان بکرێتە 400,000 دینار حکوومەت بەڵێنی داوا کە لە دوای ئەوەی ژمارەی قەبارەی پارەکەی کە ئەگەڕێتەوە دەستمانەکەوێ زیاد بکە. هەروەها مەسەلەی ئیمتیازاتی کەسوکاری شەهیدان پارێزراوە، زیندانە سیاسیەکان پارێزراوە وا بڕیارەکە حکوومەت لیژنەیەک پێک بهێنێ بۆ پێداچوونەوە بە لیستی شەهیدان و زیندانیانی سیاسی و ئەوانەی بەدەر لە حکومەکانی یاسای خانەنشینی شەهیدان و زیندانیانی سیاسی خانەنشین کراونەمانە هەڵەوەشێتەوە خانەنشینیەکەی ئەوە عفوم با بڵین شەهیدانەکەیان هەڵەوەشێتەوە یاخودەوانی کە بەناحەق زیندانی لە چوارچێوەی زیندانە سیاسیەکان موچیان بۆ بڕاوەتەوە، ئەمانش ئەگەر زیندانی سیاسی نەبوو بن بە شێوەیەک لە شێوەکان سوودمەمون هەڵەوەشێتەوە کە هەموو ئەمانە هەنگاوێکە، بەڵام هەموویتی نەخێر منیش لەگەڵ ئەمەدام ئەمە هەنگاوێکی بچووکە پێویستە لە داهاتوودا حکوومەت بە زووترین کات ڕێ و شوێنی پێویست بگرێتە بەر بۆ ئەوی بتواندرێت چاکسازی لە داهات بگرێت سەر ڕای ئەوە پێشووتر ئەوەی کە پێ ئەگوترێت پلە باڵا کە لە بەڕێوەبەری گشتی ڕادەست پێ ئەکات تاکو سەرۆکی هەرێم بە 180 کۆی موچە و دەرماڵە خانەنشین کرا لە قۆناغی ئێستادا لە 115 دەست پێکە 150 سەقف زەمەنیەکەیەتی پێشووتر ئەندامانی داواکاری گشتی و وەدا دووەرە بەڕێزەکان بە 100% خانەنشینەبوون، بەڵام 130 خانەنشینیان دابەزێنرا بۆ 170. ئەمانە هەنگاوێکە بە ئاراستەی چاکسازیکردن بۆ ناکرێت ڕۆڵی ئەم خاڵە ئیزابیانە نادیدە بگرین لە هەمان کاتدا لەوە تێ ئەگەین کا پێویستە موچەی توێژی کەم ئەندامان و خاوەن پێداویستە تایبەتەکان و خانەنشینانی مەدەنیش بەرز بکرێت. بەڵێ سوپاس دەکەم کاگڵۆقمان دەگەڕێم وڵات دکتۆر جەنابیشت بەخێر بێ دەمەوێت سەرنجی بەڕێز بزانم پێدوێ ناوەڕۆکی یاساکە لەگەڵ ناونیشانەکەی دێتەوە کە باسی چاکسازی لە موچە و خانەنشینی و دەرماڵەکان دەکات شتێکی ئەو تۆش لە ژیانی خەڵک دەگۆڕێ بەوە چوونی بەڕێز. بەڵێ سپاس بۆ تۆ سڵاو بۆ میوانەکەت و بۆ بینەرانی بەڕێزی بەرنامەکەت. بەڕاستی ئەم یاسای چاکسازی کە
پرۆژەیەک بوو دوای مناقەشەکردنی لە پەرلەمان من تا ئەمڕۆ شەرمتا بە ئەم کرد لە دۆست نووسێ پێگەی پەرلەمان یعنی وەکو یاسا کە دەنجی لەسەر درا و پەسەند کراوە لە پەرلەمان یعنی عرض نەکراوە بۆ بەڵام دەڵێن تا سەر و کێرێم پەسەندینەکەدان بڵاوی ناکەنەوەین لە پەرلەمانی عراقی یعنی هەر یاساکە خوێندنەوەی یەکەمی بۆ دەکرێت عرض دەکرێت خوێندنەوەی دوێمی بۆ دەکرێت و پەسەند دەکرێت عرض دەکرێت پێویستە عرض بکرێت یاساکە تاوەکو خەڵک قسەی خۆی لەسەر بکە یعنی بی بزانێت لی تێ بگا بڵاو بکرێتەوە کە پێشەوەی بچێ بۆ سەر و کێرێم چکە لەوانەیە مەسەن لەو فترەیەدا کە دەڕوا بۆ سەر و کێرێم خەڵک قسەی لەسەر بکە شتی لەسەر بنووسێ شتێک لای سەرۆکی هەرێم دروستکە مەسەن کە ئیعادە نەزەرێک وا بکات لە قانونە بکاتەوە وەکو زۆر قانونی تر بۆیە پێویست بوو بە لەسەر پەرلەمانی کوردستان کە ئەو ڕۆژەی کە دوسێ ڕۆژ پێستا بوو پەسەندیان کرد عرضیان کرد بە ئەم یاسایە بەڕاستی وەک لە مادەی یەکەمی داهاتوە دەڵێ بەرجەستەکردنی بنەماکانی یەکسانی و دادپەروەری و شایستە بوون لە خەرجکردنی موچە و دەرماڵە ینی کە دێ ئەمە بەراورد بە ناوەڕۆکەی دەکەی بەداخەوە ینی ئەم یەکسانی و دادپەروەریە بەرجەستە نابێ بەو شێوەیە چکە تۆ ئەگەر بتەوێت یەکسانی و دادپەروەری دەستە بەرکەی دەبێت بە هەموو کایەکان و هەموو پێکەکاندا بچیەوە دەبێت هەوڵ بدەیت ئەو پەڕی یەکسانی دروستکەی بۆ پێی مادەی چواردەی دەستور دەستوری عراقی کە ئێمە خۆمان دیعای گەو زۆرمان بۆ کردووە کە ئەم دەستورە پەسەند بکرێ و پێمان باشە تا ئێستاش پێمان باشە ئەم دەستورە مادەی چواردەی دەستور و زۆر موادی دیکۆمنتە نێودەوڵەتیەکان بۆ نمونە جاری گەردوونی مافی مرۆڤی ساڵی 1940 یاخود هەردوو ئەحدی نێودەوڵەتی ساڵی 66 یاخود حتا ئالانی استقلالی ئەمریکی و بڕوانامەی ئالانی سربەخۆی هاوڵاتی فەڕەنسی ساڵی 1970 ئەمانە هەموو تاکیل لەسەر یەکسانی هاوڵاتیان دەکەنەوە یەکسانی هاوڵاتیان یەکسانێکی قانونیە یەکسانێکی واقعی ئێمە ناتوانین بێنینەدی ینی ناتوانین مەسەن مامۆستایەکی زانکۆ وەکو فەرمانبەرێک کە شادەی شەشی ابتیدایی هەیە خود شادەی سێم پۆستە هەیە یاخود لە بینی پەرلەمانتار و وەزیر و ئەمانە هەموو یەکەین لەبەرەوەی مرکزەکەیان جیاوازە لێکترێ لە ڕووی مادیەوە بڵێن 100% وەکو یەک بین یەکسانیانکەین بەڵام لە ڕووی قانونیەوە دەبێت یەکسانیانکەین بە شێوەیە کەوا ئێمە لانی کەم حەدی ئالای موچە حەدی ئەدنای موچە دیاریکەین بە شێوەیەک ئەم حەدی ئەدنایە هەر کەسێکە تۆ دیاری دەکەی لەسەرەوە ساسە دیاری دەکەی کە بتوانێ مانگانە پێی بژی ئەنجا نزمترین ڕادەی خانەنشینبوونە نزمترین ڕادەی موچەیە ئەمە پێویستە تۆ دیاری بکەی لەسەر ئەساسێکی ئابووری دارایی کە بتوانێت مانجێک بەڕەفاهیەت لانێکەم پێی بشی لە وڵات ئەمە کە ئەمە نە لە هەموو یاساکانی هەرێم نەکراوە نە لەو قانونەش هەوڵی بۆ نەدراوەمە بکرێ حتا مەسەن نزمترین ڕادەی موچەی خاننشینی دیاری نەکراوە ئەولەویەت بۆ زیادکردنی موچەی خاننشینی لەو داهاتەی دەگەڕێتەوە ئەمە دیار نییە ئەمە شتێکی مەتاتیە ئەمە لەوانەیە بەیانی مەسەن 10 دینار بڵێ ئەوە هەر خاننشینێک 10,000 ماوە زیاد کرد یا 15,000 یا هەر نەشیکە بڵێ زیاد نەبوو ئێمە شتی قانون تعامل لەگەڵ شتی مادی و مەلموس دەکە تۆ بە قانون دەبێ بڵێ مەسەن حەدی ئەدنای ڕاتبەکە وەندێت چۆن لە قانون 1000 دیناریش زیاد بکات پەرلەمان ناتوانێت لێ پرسیین لەگەڵ بکات لەبەرەوەی دەڵێت ئەولەویەت بۆ زیادکردن لە ڕێژەکە دیاری نەکراوە دوای کێشەی ئەم وڵاتەش ئەوەیە کە ئەسڵەن میزانیە دیار نییە پەرلەمان لەگەڵ ڕێزم بۆ پەرلەمان تا ئێستاش نازانێت میزانی ئەم وڵاتە چەنە داهاتەکەی چەندەکە دێ و خەرجیاتەکەشی چەنە لەگەڵ ڕێزم بۆ هەموو پەرلەمان و ئەندامانی پەرلەمان کێشەی ئەم وڵاتە ئەوەیە کە یەک لە مهمە سەرچەکانی پەرلەمان ئەوەیە بزانێ بودجەی وڵات میزانەی وڵات لە پێش چاوی ئەو وەربگیرێ و سەرف بکرێ ئەی بۆ مەسەن دەڵێ میزانێ پەسەند نەکراوە لە پەرلەمان لە هەموو دنیادا وایە بچکە پەرلەمان لێپرسینەوە دەکا ئەم داهاتە چۆن پەیدا بووە لەکوێوە هەیە چۆنی سەرف دەکرێت بۆیش لەگەڵ میزانیەکە پێویستە حسابی ختامی ساڵی پێشوو تەقدیم بکرێت باشە بە شێوەیەکی گشتی لە ژیانی خەڵک ناگۆڕێم یاسێ شتێکێتو نەخێرمە بەڵام شتێک کە ناڕزایی لەسەر بووە مەسلەی خانشکردی پلە تایبەتەکانە یاخود پەرلەمانتارانە بە تایبەتی لەگە ڕێزم مەسەن ئەمانە بە شێوەیەشتری لێکراوە کە زیاتر هاتوون مەسەن نسبەتێکی کەمتریان داناوە بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەم نسبەتە کەمترە یعنی هەر زۆرە
هەر زۆرە باش کاریگەری لەسەر میزانەی وڵات هەیە چکە پەرلەمانتار لەگەڵ ڕێزم هیچ ئەساسێکی قانونی نییە بۆ خانەنشینی بۆ مۆسەفە بۆ فەرمانبەرە ئەوەی کەوە تاین دەبێ بە پلەکانی وەزیفەی دادڕوا ساڵانێک خزمەت دەکا ئەمدا پارەی تەقاعودی لێ دەبڕێ ئەمانە لە دوا کاتدا ئەم کەسە لە کۆتاییەکانی تەمەنی یاخود چەند ساڵێک لەوانەیە لە تەقاعودیەکەی بخوا و کۆچی دوایی دەکانی ئەوە نییە مەسەن بتوانێت 20 ساڵ ئەوەی کە تەقاعود دەبێت 20 ساڵ بۆ خۆی لەسەر خانەنشینیەکە بژی بەڵام لەگەڵ ڕێزم پەرلەمانتارێک کە مەسەن وەزیریش پەرلەمانتار بەڕێوە یعنی تۆ هەموو وەزیفەیەک هەموو وەزیفەکان باش دەبێت تۆ بپێی لەسەر ئەساسێکی عام قاعیدەیەکی عام قانون ئەوەیەکەوە بە یەک چاو تەماشای هەمووی دەکات قاعیدەیەکی عام و مجەڕەد دێ مەسەن دەڵە فەرمانبەر بەو شێوەیە بەڵام لە ناو فەرمانبەرەکان تۆ مدیرت هەیە مدیر عامت هەیە وەکیل وەزیرت هەیە ئەمانە هەمووی بەڕێزی خۆی بۆ دانرێ بۆ بەپێی ڕاتبەکەی دواتەگرم وڵای بەرز لەسەر و فۆرمەی کە پڕ دەکرێتەوە ئایا هیچ ئاعتیبارێکی قانونی هەیە و فۆرمەی ڕەتکردنەوەی خانەنشینیەکە کاگە لەقمان گەرم وڵای بەرزت سەبارەت بۆی کە بەرز وتت مەسلەی پاشەکەوتەکەی تێدایان یاسا چاکسازی و مەسلەی زیادکردنی موچەی خانەنشینان بەزێەوە مەسەلەن کە دەنگتان بەو یاسایەدا پێتان وانە ئێستا حکوومەت توانایی هەبوو کە ئێوە مولزەمی بکەن بەوەی کە پاشەکەوتەکە بداتەوە بۆ قەرزەکانی هاوڵاتیان کە لەسەر حکوومەتە یاخود بڵین ڕێژە دیاری بکەن بۆ خانەنشینی داهات هێرێم ئێستا زۆر زیادی نەکردووە لە خوێندنەوەی دووەمی ئەم یاسایە ئەتوانم بڵێم زۆرینەی پەرلەمانتارانی فراکسیۆنی جیاوازەکان پێشنیازیان کرد کە کەمترین موچەی خانەنشینی 400,000 دینار بێ دوای ئەوەی راپۆرتی کۆتایی ئەنووسرێ لەلایەن لیژنە تایبەتمەندەکانەوە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان وەزیری دارایی حکوومەتی هەرێمی کوردستان کۆبوونەوە کرا لیژنە تایبەتمەندەکان بۆ ئەوەی ئەم خاڵەت جێگیر بکرێ بەڵام حکوومەت نەچوە ژێر ئەم بارە خۆش دەزانی پەرلەمانی کوردستان کاتێک یاسایەک دەرەکە بەتایبەت ئەو یاسانی کە ڕەهەندی داراییان هەیە ئەبێت جێبەجێ بکرێ ئەگەر یاساکە جێبەجێ نەکرێت تۆ یاسا دەرکرد و حکوومەت پێپابند نەبوو کە ڕەنگە ئەمەش بە جۆرێک لە زۆرەکان بەشکست بۆ پەرلەمانی کوردستان بگەڕێتەوە باشکای لوقمان خۆت ساڵی 2014 ساڵی 2014 با جوملەکەم تەواوکەم پەرلەمانی کوردستان پرۆژە بڕیاری ژمارە 19 دەرکردووە بۆ هاوتاکردنی موچە و دەرماڵی هێزەکانی پێشمەرگی کوردستان هاوتای هێزەکانی ناوخۆ بکرێت بەڵام حکوومەت جێبەجێی نەکرد بە بیانووی ئەوەی کەەوە توانای دارایی نییە بۆیە ئەمەش یەکێک بوو لەو خاڵانی کە زۆرتر مشتومڕی لەسەر کرا کە نیگەرانیشی لێکەوە لێت ناشارمەوە بەڵام حکوومەت زەمانەتی ئەوەیدا کە دوای 3 مانگ لە جێبەجێکردنی ئەم یاسایە کۆی ئەو داهاتەی لە جێڕانەوەی ئەو خەرجیانەی کە دەستی ئەکەوێت یاخود لە هەڵوەشانەوەی ئەو خانەنشینیان و کەمکردنی خانەنشینی پلە باڵەکان دەستی ئەکەوێت بە راپۆرتێک سەرۆکاتی پەرلەمانی کوردستانی لێ ئاگادارەکاتەوە و ئەکەونە گفتوگۆ بۆ ئەوی بتوانن موچەی خانەنشینی مەدەنی پێبەرزکەنەوە ئەمە وەکو زەمانەتێک لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان دراوە پەرلەمانی کوردستان ئێمە هەمومان لەگەڵ ئەوەین کە موچەی وەکو برای بەڕێزم کە دکتۆر شۆڕش ئاماژەی پێدا توێژی هەرە خواری و کە توێژی با بڵێن خانەنشینی فەرمانبەرانن کە موچەکەیان لە 240,000 کەمترین موچەیانە کە ئەمە لە هەلومەرجی ئێستادا بەشی بژێوی ژیانیان نەکناکە بەڵکو شایستە ئەوەنی هەر باسیش بکرێ وارووا خاوەن پێداویستە تایبەتەکان زۆر جەختی لەسەر کراوە کە ئەمانە بێ موچیان چاک بکرێ بۆی ئەمە زەمانەتێکە و حکوومەت دایتی سەبارەت بە هەژمێرەی بانچی ئێمە ئاماژەمان پێدا هەژمێرەی بانچی ئەکرێتەوە بۆ موچەی فەرمانبەران دیسان حکوومەت وتی ئێمە هەژمێرە بانچەکە ئەکەینەوە ڕازی بە ڕەزامەند بووین لەسەرەوەی هەژمێرەی بانچی بکرێتەوە بۆ ئەوی پاشەکەوتی موچەی فەرمانبەران بە یاسایی بکرێت لە قۆناغی یەکەمدا خۆتە زانی پێشووتر حکوومەتی هەرێمی کوردستان لە قۆناغی قەیرانی دارایی بە بڕیارێکی تاکلایەنەدا پاشەکەوتی موچەی سەپان بەسەر موچەخۆرانی هەرێمی کوردستاندا کە ژمارەیەکی زۆر یاخود ڕێژەیەکی زۆر لە موچەی فەرمانبەرانی پاشەکەوت کردووە ئەمە بڕیارێکی حکوومەت بووە بەڵام لە چوارچێوەی ئەم یاسایەدا ئەمە بە یاسایی ئەکرێ و هەژمێرەیەکی بانچی ئەکرێتەوە هەر فەرمانبەرێک کە زانێ حکوومەت چەند قەرز باشە کاک لوقمان ئێمەش لەوە تێئەگەین کە ئێمە پێشنیازمان کرد کە پێویستە لانی کەم لە قۆناغی یەکەم ئەگەر حکوومەت توانای دارایی نییە حکوومەت قەرزداری هاوڵاتیانی هاوڵاتیش قەرزداری حکوومەتە ئەوانە بەرگێک بخەین بەڵام ئەمەش لێت ناشارمەوە ئەمەش جێگیر نەکرا دواتر ئەم خاڵە ئیزافە کرا کە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان لە ماوەی 6 مانگ لە جێبەجێکردنی ئەم یاسایە
هەرچی قەرزە لەسەر کۆمپانیا ئەهلیەکان کۆمپانیا بازرگانەکان وەری بگرێتەوە ئەم پارەی کە وەری ئەگرێتەوە لە پاشەکەوتی موچەی فەرمانبەران بیداتەوە. ئەمانە گفتوگۆی لەسەر کراوە کە لە من بپرسی لە کۆی پرۆژه یاساکە ڕازی وەکو ئەندامێکی پەرلەمان من لێ ڕازی نیم لە ئاسی تموحی ئێمە نیە، بەڵام نادیدەشی ناگرم پێمان وانە کە ئەم پرۆژه یاسایە هیچ لە دۆخەکە نەگۆڕێ، بەڵام ئەوەی کە ئێستا لە شەقام زیاتر قسەی لەسەر ئەکرێ ئەمەیە کە مەسلەی خانەنشینی پلە باڵەکان زیاتر زەقراوەتەوە بەشێکیان کە ئەگەر خۆیان خانەنشین بکەن خۆیان خانشی بکەن ئەندامانی پەرلەمانە یاخود لە پۆستەکانی ترا ڕەنگە خانیشەکەیان لە 1,400,000 دینار تێپەر نەکا بەنمونە دکتۆرمان هەیە وەزیفەی دکتۆر بووە ئەگەر خۆی خانەنشین بکە زەرەریەتی ئەگە بچێتەوە ممارەسەی کاری پزیشکی خۆی بکە لە نەخۆشخانەکان ڕەنگە موچەکەی لە 3 ملیۆن دینار زیاتر بێگە خۆی خانەنشین بکە 1,400,000 دینار وەرگری ئەم حقیقەتە خەڵک نازانێ دێڕەتی ئەکاتەوە ئیکاتە مزایدە بە سەر ڕەفیقەکانی تری بەشێکیان خزمەتی وەزیفیان نییە لەم یاسایەدا جێگیر کراوە کەسێک 15 ساڵ بێ خزمەتی وەزیفی هەبێ ئەو کات تەقاعود دەبێ بەشێکیان خزمەتی وەزیفیان 4 ساڵە کە ڕەنگە 15%ەکەی بۆ وەربگری لە 120 موچەی کۆی موچە و دەرماڵە تێپەر نەکا کە ئەمە بەیانی بچێ لە وەزیفەیەش تر کار بکە قازانجێتی ئەمە دێ بە بیانووی ئەوەی کە موچەکەی ڕەت کردوێتەوە مزایدە ئەکا حەزەکەم یەک حقیقت بزانی ژمارەیەکی کەم لە ئەندامانی پەرلەمان ئەگەر لە ڕێژەی 150 ئەمانە ئەگەنەیە کە پێشمەرگەی دێرین بووینە یاخود لە دام و دەستگاکانی حکوومەت زیاتر لە 20 ساڵ خزمەتی وەزیفیان هەبووە ئەمانە کەمیان ئەگەنە 4 ملیۆن دینارەکەی کە ئەمڕۆ زیاتر زەقراوەتەوە زۆرینیان لە 1,400,000 دەست پێ ئەکات تاکو 2 ملیۆن تێپەرتر ناکە بەڵام ئەمە زۆر زەقراوەتە سەبارەت بە خاڵی شتێک کە برای بەڕێزم کاک دکتۆر شۆڕژ ئاماژەی پێدا ئەوەی کە پەیوەندیدارە پەرلەمانی کوردستان بۆ ناتوانێت بودجە نایەتە پەرلەمانی کوردستان زانیاری نیە لەسەر بودجەی هەرێمی کوردستان چەندەوە چۆن خەرجەکرێ ڕۆژی پێنجشەممە وەفدی دانوستانکاری هەرێمی کوردستان دێتە پەرلەمانی کوردستان دانیشتنێک ئەکات ڕۆژی پێنجشەممە ساعت 11 پێشنیوەڕۆ تایبەت بۆی ئاستی پەیوەندی گفتوگۆکانی ئێمە لەگەڵ عێراقتا کوێیە و مەسەلەی بودجە گەیشتین بەکوێ و چەند پارە دێ بۆ هەرێمی کوردستان و گفتوگۆکان گەیشتنە چێ بۆ ئەوی پەرلەمانی کوردستان هەم زانیاری کوردستان سەرنج و تێبینەکانی خۆشیان بۆ وەفدی دانوستانکاری هەرێم بوو بەڵێ زۆر باشە لەخۆمان بەس سەبارەت بەوەی کە یانی ئێستا هەندێک لەو پەرلەمانتارانەی کە خانەنشینیان ڕەت کردوێتەوە ینی تۆیز بەڵگەی کرد لە بەردەستە کە بەشێک لەوان ڕەتیان کردوەوە پستنەوە سەر وەزیفەکەی پێشووتریان لە ڕووی مادیەوە قازانجیانە لەبەرەوەیانە بەڵێ سەرۆک فراکسیۆنی نەوەی نوێ ئەگەر خۆی خانەنشین کا لە هەلومەرجی ئێستادا زەرەرەکە ئەگەر بچێتەوە سەر وەزیفەکەی خۆی دکتۆرە و دکتۆری شەرپەنجێ لە خستخانەی با بڵین هیوا دەوامی ئەکە ئەگەر بچێتەوە سەر وەزیفەکەی خۆی دوو بەرابەری خانەنشینی پەرلەمانتاریەکەی موچەکەی خۆی وەرەگرێ بەڵام خەڵکم حقیقەتە نازانێ تیاندا هەیە خاوەنی دکتۆرە و ماستەرە ئەگەر بەیانی بچێت لە یەکێک لە زانکۆکان دەرز بڵێتەوە ڕەنگە لە سەروی 2 ملیۆن دینار موچە وەربگرێ بەڵام ئەگەر خۆی خانەنشینکە بە حکمی خزمەتی وەزیفی 1,400,000 دینار وەرەگرێ بۆیە ئەمە جۆرێک لە مزایدەی بەسەرەوە کراوە با بڵێن بەسەر کراوە من پێم وایە مەسەلەی خانەنشینی پلە باڵاکان کە کەم کرایەوە هەنگاوێکی باش بوو من ناڵم لە ئاستی تموحیمەدا هەنگاوێکە ئەکرێت لە داهاتوو زیاتر بکرێت بۆ مەسەلەی خانەنشینی پلە باڵا 3 پێشنیار هەبوو پێشنیازێکە بوو کە ئەمەی ئێستا وای لێکراوە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان فراکسیۆنی پارتی فراکسیۆنی گۆڕان لەگەڵ ئەوە بووین و فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لەگەڵ ئەوە بووین کە موچەی خانەنشینی پلە باڵەکان لە 115 دەست پێ بکە بێگومان ئەو کات فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی شتەیدی ئەمەی کرد بەڵام دواتر پاشگەز بوونەوە فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی پێشنیازی کرد یاسای خانەنشینی فیدراڵی بەرکار بکرێت لە هەرێمی کوردستاندا نەوەی نوێ وتی با ڕەفزیکەین با هەڵوەشێ بەڵام هەڵوەشانەوە بە تەنها هەڵوەشانەوەی خانەنشینی پلە باڵەکان ئەمە مەسئولیەتە خۆ خانەنشینی پلە باڵەکان تەنها پەرلەمانتار ناگرێتەوە ئەمە پلە باڵەکە ئەڵێن بەداخەوە تەرکیزەکە هەمووی لەسەر ئەندامی پەرلەمانە لە بەڕێوەبەری گشتی ڕاگرێتەوە تا سەرۆکێنێ 4 خولی ڕابردووی ئەندامانی پەرلەمان ئەگرێتەوە ئەی ژیان و گوزەرانی ئەمانە ئەو ئەیگۆ هەڵبۆشێتەوە نەیوت هەڵبۆشێتەوە چیان لێ بکەین کاکە وتمان دەریانکەین بیانگرین لە وڵات دەریانکەین سزنیانکەین موچیان لێ بگری برین یخوا بێ بەدیلێکتە بێ هەر هەڵوەشانەوە نییە ئەوان بەس داوای هەڵوەشانەوەیانە کرد سەرنجام زۆرینە دەنجی بەوەدا کە خانەنشینی پلە باڵەکان لە 115 دەست پێ بکەوە سەقفی ئەعلای 150 تێپەرتر نەکە سوپاس دەکەم دکتۆر لە سەبارەت بۆ پڕکردنەوەی فۆرم ئێستا بەشێکیان ڕەنگە بەشێکیان لە دەسۆزی فۆرمەکەیان مەسەڵەن پڕکرد بێتەوە و خانەنشین ڕەت بکرێتەوە بەشێکیشیان وەک کاک لوقمان ڕەنگە بۆ مزایە دەبێت بەس پڕکردنەوەی ئەم فۆرمە هیچ لە دۆخەکە دەگۆڕێت لە کاتێکە لە یاساکە
باز لەو دەکات کە دوای ئەوەی کە یاساکە دەچێتە بواری جێبەجێکردنەوە پەرلەمانتاران دەتوان لە ماوەی 30 ڕۆژدا فۆرم پێشکەشن ئێستا یاساکە نەچۆتە بواری جێبەجێکردنەوە ئەم فۆرمە هیچ ئاعتیبارێکی قانونی ئەوەی تا ئێستا پڕکراوەتەوە وڵای خۆی ئەمە لە قانونی هێنیش هەیە قانونی بەغداش ئەم ینی بە ئارەزوومەندە بۆی هەیە مەسەن بگەڕێتەوە سەرڕاتبەکەی خۆی یاخود ئەم تەقاعودی وەربگرێ ینی پەرلەمانتار بەپێ و قانونی تەقاعودێک کە لە بەغداش دەرچوو دواتر لە قانونی مەجلیسی نوابی ژمارە 13 ساڵی 2017 لەوێت تاکیدی لەسەر کردەوە یعنی ئەمە لە قانون شتیوانیە مەسەن تۆ حڕیەت بداتە تۆ ئەگەر حەقێکە و ئەساسێکی قانونی هەیە تۆ ئیتر پێویست ناکە بڵێ بۆت هەیە ڕەتیکەوە مەسەلەوەی کەمەرجیان مەسەن بەیانی قانونی تەقاعود شمولی من دەکا بۆچی بڵێ بۆت هەیە کە ڕەتی بکەوە دیارە ئەساسێکی قانونی نییە ئەم قانونە کە حەق دەدا بە من کە خانشین بکرێم دیارە ئەسڵەن ئەسا بنەمایەکی یاسایی نییە بۆیە مەسەن وان پێ دەڵێ ئەجینا شتی وانە تۆ کە قانون دادنەی دەبێ وای دانەی کە قانونەکە بەڕاستی تەطبیق بکرێ بۆ هەمووی دوایە ئەمە حەقێکی شخصی خۆتە ئەمڕۆ ڕەتی دەکەوە لەوانەیە بەیانی زروفێک بێتە پێشەوە ناچاری سیوەری بگری ئەو وەختە کەس ناتوانێت ڕێ لێ بگرێ کەس ناتوانێت بڵێت تۆ تەنازولت کردێت چونکە ئەم حەقە شخصیانە تەنازوی لێ ناکرێ تەنازوی لەو کەسانێک کە ئەگەر مەسەلەکە قانونیەت و ئەویان هەبێت نەک مەوەسم ئەوەی کە مەسەلەن خزمەتی وەزیفی نەبێت تەمەنی کەم بێ ئەوانە شتێکی نادات پەروەرانە ئەگەر وەری بگرن موچەکە خۆی من بەقوان بە بڕوای من ئەسڵەن خانە نشینکردنی چکە بۆ سیرکە هەموو دەستوری هەموو دنیا حتا یەکەم قانونی ڕێخستنی پەرلەمانی کوردستانیش کە لە 92 دەرچوو هیچی ناڵێ موچەی پەرلەمانتار هەموو دەڵێ مکافعە پاداشتی پەرلەمانتار یعنی پێی ناڵێ موچە چکە موچە بۆ مۆزەفە ئەم موچە وەرناگرێ کەواتە تەقاعود لەسەر موچە دروست دەبێت نەک لەسەر پاداش ئەم پاداشتە بۆ 4 ساڵە ئەو ماوەیە بۆ بتوانێت ئەرکەکانی خۆی ئەنجامدا ئەمە ئەسڵەن لە کە یەکەم پەرلەمان لە دنیا پەرلەمانی بەریتانیا بۆ کە لە پەرلەمانەکانی زوو لە بەریتانیا لە فەرەنسا سەرەتا پەرلەمانتار هەر ئەو پاداشتەشی نەبوو لە کاتی کە نوێنەرایەتی دەکرد چکە عادەتەن ئەوان ویستیان مەسەن بۆ ئەوی گووا بەس ئەو تەبقەی کە لەسەر حکومە تەبقەی برجوازی ئەوان بێن لەبەرەوەی خەڵکی فەقیر نەیدەتوانی بێ لە ناو پەرلەمان خۆی کاندیدکا و بەبێ پاداشت بتوانێت ئیش بکە بۆیە دواتر مەسەن وەکو داواکاریەکی دیموکراتی بۆ بەرەو پێشبردننی دیموکراتی وڵات ئەوە بووکەوە پاداش بۆ پەرلەمانتار بڕایەوە لە ساڵی 1911 بۆ یەکەم جار بەریتانیا بڕیاری داکەوە پەرلەمانتار پاداشتی بدرێت بەڵام دوای ئەوە لە وڵاتانی تر بەڵام لەوەیە کە بڕیار درراوە بەو شێوە فەرقە زۆرە نییە یعنی تۆ ئێستا من مۆزەفێکم پاس 33 ساڵ خزمەت و بە دکتۆراشم هەیە پرۆفیسۆریشم بە هەموو مستحقاتێکی قانونیم من نیوەی پەرلەمانتارێک وەردەگرم دوای خانەنشین بوون ئێستا ئەگەر ئەو ملیۆن موسەکەی 8 میلیۆن بێ من لە دەوری 4 میلیۆن وەردەگرم یعنی نیوەی ئەو وەردەگرم ڕەنگە لەگەڵ مۆزەفێکی حەدی ئەدنا جیاوازەکەی ئەم دەقات بێ ئەگەر زیاتر نەبێ باشە ئیتر تۆ سیرکە ئەم 4 ساڵ دەوام دەکا پاس 4 ساڵەکە مکافعەی نهایەتی خدمە وەردەگرێ 12 مانگ 40 میلیۆن بەو 40 میلیۆن بەڵام مۆزەفەکە لەبەر ئەوەی دواراتبی ناگاتە میلیۆن و نیوێک ئەگەر خەریزی کولێژ بێ لەوانەیە میلیۆن و نیوێک ملیێت و 600,000 لێکی دەوە بۆ 12 مانگ هەموو پاداشتنی کۆتایی خزمەتەکەی ناگاتە 15 میلیۆن دینار ناگاتە 15 یعنی جیاوازیەکە زۆر باش ئەجا ئەم ڕاتبە من لەگەڵەوەدام کە ئەم پاداشتێکە هەیەیانە بۆ کاتی پەرلەمانتاری بۆی بتوانێت ملکەتی دەسەڵاتی تەنفیزی نەبێ بتوانێت ئیشوکارەکانی خۆی بەڕێکە لە منتیقی کە لێ هەڵبژێردراوە لە ناو پەرلەمان بێ و یاسا لە کاتی و موچەکەی زۆر بێ بەڵێ کاتی ئیشوکارەکانی موچەکەی زۆری بێت ئاساییە موچەکەی بای ئەوەندەی هەبێکەوە بتوانی پێی بژی بەڵام نەک جیاوازێکی زۆر هەبێ لەگە خەڵکی تر چکە خەڵکی تیش لەو وڵاتە هاوڵاتیە و پێویستی بە پێداویستەکانی ژیانی ئەم موچەکە بە هەر حاڵ بەڵام تۆ کە دێتە قاوت دەبێ بسانە ئەم 4 ساڵە وەزبەیەک دێ 100 کەس 4 ساڵی تر وەزبەیەشتر 100 کەس تا ئێستا ئێمە چەند وەزبە هینی کرد تەخەڕوج ئەمە خولی 5 ئەمە خولی 5 هەمووی ئەمە لەسەر
داهاتی ئەم وڵاتە دەبێت بەبارێکەوە بەڕاستی نەتوانین لە کاتێکدا زۆربەی ئەوەی کە دەچێت بۆ پەرلەمانتار زۆربەی کەمێکی هەیە کە وەزیفەی نەبوو بێ زۆر ئاسایە دوای ئەوەی کە تەواو دەبێت بگەڕێتەوە سەر وەزیفەکەی خۆی و ئەو ماوەشی بە خزمەت و بە پێویست بۆ حساب دەکرێت بەوەی ئەمەش نابێتە بار ئەمە تۆ لێرەدا یەکسانی تەحقیق دەکەی لە نێوان هاوڵاتیاندا بەڵام ڕەنگە مەسەن تۆ وەکو پێم وتی یعنی ئەم جیاوازیە ئەمە هەر لە موچەکە هەیە ئەنجا ئەم جیاوازیە بەیانی لە تەقاودەکەش دەمێت ئەگەر مەجال بدە یەکدا ناوبڕێکمان هەیە دەگرێنەوە دوایی گەڕمەوە خزمەتت ببوورە بەڵێ بینێرانی بەڕێست ناوبڕێکی کورت و دەکرێنە وڵات تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام ئایا تا ئێستا کێشەی کارەبات هەیە؟ بێزار بوویت لە کێشەی کەمی کارەبا و بڕانی بەردەوامی؟ بە دوای کارەبایەکی بەردەوام و بێکێشە و تێچووی کەمدا دەگەڕێیت؟ ئەوە فانسی پاوەر سەرجەمە و کێشانەی بۆ چارەسەر کردویت بە دانانی سیستەمی سۆلار و وەرگرتنی وزە لە خۆرەوە با بەکارهێنانی باشترین مەوادی ستانداردی جیهانی کە سەرجەمیان گرنگی چەندین ساڵیان لەگەڵدایە بە سەرپەرشتی ئەندازیار و ستافی شارەزا و بازمون کارەکان جێبەجێ دەکرێن ئەم سیستەمە دوورە لە تێکچوون و هیچ تێچوویەکی ڕۆژانەی نییە هەروەها بە دۆستی ژینگە ناسراوە و ژینگە لە پیسبوون دەپارێزێت فانسی پاوەر بۆ داهاتوویەکی ڕووناکتر ناونیشان سلێمانی شەقامی مامۆستایان نزیک شەقامی قەنات تەلاری جاسەنا 0 153 85 ئەم کوڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە ئەم چەشناوی پاریە حەزی لە چپسێنی نییە مینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە بشاری نینی تامێکی لە یاد نەکراو تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام جارێکتر سەڵاتان لەبێت بینێرانی بەڕێز کاکتۆرەگەر بە کورتی تێبینێکت مابوو بۆ بچینەوە لای تێبینەکەمەوە بگوتم لە فترەی ئەوە کە لە وەزیفەدانە دوای ئەوەی کە دەچێت خانەنشین دەبێت بە بارگرانیەک لەسەر میزانی ئەم وڵاتە ئەنجا خۆ من هەر مەبەستم پەرلەمانتار نییە ئێستا ئێمە هەر دەڵێن پڵێ باڵاکان پڵێ پۆستی سیادیەکە بریتە لە وەزیر و پەرلەمانتار وەزیر و پەرلەمانتار بەڵام لە خوار وەزیرەوە وەچیر وەزیر و مدیر عام و ئەمانە هەمووی پێویستە بە کەفاعەتی خۆیان ببن بە مدیر عام یعنی تۆ کەسێک دەکەی بە مدیر عام لە بوارێکی دیاریکراوە دەبێت لە ڕووی شەهادەوە لە ڕووی شارەزایەوە لە ڕووی تەجروبە و ئەزمونەوە هەمووی هەبێ واتە پاش لانی کەم 15 ساڵ خزمەتی هەبێت ئەگەر بیکەی بە مدیر عامیان 20 ساڵ خزمەتی هەبێت بیکەی بە مدیر عام ئەو وەختە ئەم مدیر عامە بەپێی ئیستحقاقاتی خۆی تەقاعود دەبێت زەرەر ناکە بەڵام تۆ لەگەڵ ڕێزم خزمەتی نییە شادەیەکی بەرزی نییە تۆ دەهێنەی دەیکەی بە مدیر عام دەشتوێت بە پلە باڵای داننێ و یعنی امتیازی دەینە پلە باڵا لە هیچ وڵاتێک نییە چکە هەموو پۆستی ئیداری هەموو پۆستە ئیداریەکان وەزیفە ئیداریەکان لەسەر کەفاعەت و لێوەشاوی و تەخەسوس دادنرێ لە وەچیر وەزیرەوە تا خوارەوە بەڵام لای ئێمە لە وەزیرەوە تا گزیر هەمووی لەسەر ئەساسی بە شێوەیەک دانراوە لەسەر ئەساسی تەسکەی حیزبی و ئەمانە لەگەڵ ڕێزم ئەوە جیاواز نەکرێن جایەک یەک ئەوەی تر مەسەلەی پاشەکەوت و حسابی ختامی حسابی بانکی کراوە ئەمانە بەڕاستی ئەم حسابی بانکی ئەمان ئێستا لای ئێمە ساڵ بۆ بەنەوە مانگ ساڵ ئەوە 2 ساڵت تەقریرەکە علاسەر پاشەکەوتیان ساکرد بەڵام ساڵ بۆ بۆنەوە مانگ باشە لە کاتێکدا حکوومەتی هەرێم وەکو هەموو شتێک دەنێرێ نەوت کێشەی نەمایە لەگەڵ بەغدا کێشەی نەماوە باشە داعی هەیە مبەرر هەیە ئەمە 2 ساڵە تۆ من ئێستا مانجی دیەکە ئەمە مانجیەکە کۆتایی مانجیەکە موچەی مانجی دەوەربگرم پاریش
نۆ موچەمەگرتە ئەم ساڵیش کەواتە بۆ حساب بێت دەبێ هەر نۆ موچەوەگرم ساڵی شتر ئەی بەرنامەیەم حکوومەتە چییە ئەی چاکسازیم حکوومەتە لە کوێیە ئەی بۆ ئاورەگ لە خەڵک ناداتەوە ئەی ئەم قانونە چاکسازیە کە دێ باسی پلە باڵاکان دەکە ئەی بۆ باسی پلە نزمەکان ناکە بۆ باسی مۆزەف فەرمانبەر بەگشتی ناکە کە ئەمە تقریبا 16 ساڵە راتب زیاد نەکراوە هەر ئەو راتبەیە لەگەڵ ئەوەشکەوە بۆ دەبێت زیاد بەڵێ لەبەرەوەی زەحمەتی ژیان زیاتر بووە پێویستە وەنیە ئێستا تۆ کە ئەگەر ملیۆنێک دینارت هەبێ ئەمڕۆکە ناتوانانی بەو ڕەفاهێتە پێی بژی کە لە ساڵی 2005 و 6 پێی دەژیای بەڕاستی ئەم جیاوازیە دەبێت تۆ ساڵ بە ساڵ دیڕاستەی ئەمە بکرێت سپاس دەکەم دەگرێم وڵات دواتر زۆر سپاس دەکەم کاک لوقمان گەرم وڵای بەڕێزت سەبارەت بووی کە بەڕێز و تەندێکیان مزایدە دەکەن مەسەرەن ئەوانەی کە فۆرمیان پڕکردەوە بەڵام قسە لەسەرەوە شەیە ئەوانەی کە بۆ نمونە دەسەڵاتن وەکو پەرلەمانتارانی مەسەرەن یەکێتی و پارتی ئەگەر خانەنشینی کە ڕەتیش بکەنەوە ڕەنگە کێشیان نەبێ و سەرچاوی داهاتی دیکەیان هەبێ وڵام من نازانم سەرچاوی داهاتی تر لەکوێ هەیە ینی خانەنشینی ئەمە بڕیارێکە دراوە تاکی دەکەمەوە لە فراکسیۆنی ئێمە ژمارێک لە پەرلەمانتاران ڕەتیان کردوتەوە خۆشیان لەڵێن ئێمە چینەوە سەرکارەکەی پێشویان لە فراکسیۆنە جیاوازەکانی تریش ئەم حاڵەتە هەیە بۆیە مەسەلەن سەرچاوی داهاتی ترچێ من ئەگەر کادری حیزبەکەم بم بەیانی بچم کار بۆ حیزبەکەم بکەم و پاداشتێکی مالیم بداتێ خۆکارێکی خراپ ئەمە تەسیر لەسەر بودجێ گشتی و لەسەر ئەوە ناکە بۆیە ئەمە قسەیەکی زیاتر با بڵێن پاساوێکی بێبنەمایە ئەمەی کە ئێستا کراوە برای بەڕێزم کاک تۆر شۆڕش ئاماژەی پێدا مەسەلەی پڕکردنەوەی فۆرمەکە ڕاستەکەی ئەمە دەست پێشکەریە بە ئاراستەی مزایدەکردن بەسەر یەکتردا بەداخۆ ئەم دیاردەیە لە پەرلەمان هەبێت ئەندامی پەرلەمان مزایدە باشە لە ڕۆی یاسایەکە چۆنە خۆی دابکات بێگومان لە مادەی حەوت بڕگەی چوار بڕگەی چواری زافەکراوە کە دوای 30 ڕۆژ لە جێبەجێکردنی ئەم یاسایە لە دەرچوونی ئەم یاسایە پەرلەمانتار ئەتوانێت داواکاری پێشکەش بکات بە سەرۆکی دیوانی پەرلەمان بۆ ئیبارە زوومەندانە خانەنشینەکەی ڕەت کاتەوە و بگەڕێتەوە سەر وەزیفەی پێشوو من بیرمە لە خولی ڕابردوو وەبزەم خولی سێ بوو یەکێک لە مامۆستایەکانی زانکۆ ئەیوێز بگەڕێتەوە سەر وەزیفەکەی پێشوو بەڵام وتیان قانونەکە ڕێنادا ئەمە لەم یاسایەدا ئەم دەرفەتە کراوەتەوە کە کەسێکە گەر بیەوێ بگەڕێتەوە سەر وەزیفەی پێشووتر ئەتوانێت بگەڕێتەوە سەر وەزیفەی پێشووتر وەک ئاماژەشم پێدا ئەم یاسایە ڕێژەکە بە شێوازێک ڕێکخراوە کە فرسەت ئەدرێ زیاتر ئەوانەی قازان زیانە بستە سەر وەزیفەکەی خۆن ئەمانەیان اختیار بکەنەوە یەک دوو کاکە ئەم پرۆژە یاسایی پەرلەمانی ئەم پرۆژە یاسای حکوومەت ناردی حکوومەت دەڵێ خانەنشینی لە 180 ئەکەمە هەفتە واتە 110 کەمی کردوتێ ئێمە هاتوین لە 170ەکەمان قبول نەکردووە لە 115مان دەست پێ کردووە کە ڕەنگە ئێمە لێت ناشارمەوە ئەمە لەلایەن بەشێک لەو بەڕێزانەی کە پەرلەمانتارنین گلەیمان هات بێتە سەرێکە بۆ ئەوەندە کەمتان کردەوە بە ڕێژەیەک سەر باقی ئەوەی کە ئەمە هێشتا جێگای ڕەزامەندی هاوڵاتیان نیە من لە نیگەرانیەکان تێ ئەگەم بەشێک حەقیان نەگرم بەوەی کە ئەبوایە موچەی خانەنشینی مەدەنی لە 400,000 دینار کەمتر نەمەمە تەسبیت کرابە ڕەنگە ئەو کات فهم و تێگەیشتن بەرامبەر بە یاسایە باشتر بووبایە بەڵام هێزە ئۆپۆزیسیۆنەکان بەڵێ سەبارەت بە فۆرمەکە ینی هەندێک ئێستا من قسەم لەگەڵ هەندێک یاساناس کرد وتیانەوەی کە لە یاساکەش چەسپێنراوە بۆ نمونە ئەگەر یاساکەش بکەوێتە جواری جێبەجێکردنەوە دوایی پەرلەمانتاران داواکاری پێشکەش بکەن لە کۆتایی خولەکە هەر دەتوانن خۆیان خانەنشین بکەن ئەم کەم کورتەی تێدایە؟ نە سەرۆکایەتی پەرلەمان لە ڕێگای سەرۆکایەتی دیوان چووکە مامەڵی خانەنشین بوونیان لەوێەوە ئەکرێ ئەتوانن داواکاری پێشکەشکەن ئێستا هیچ فۆرمێک وجودی نییە هیچ فۆرمێک نییە چونکە ئەم یاسایە دوێنێ ناردرا بۆ سەرۆکایەتی هەرێم وەکو با بڵێن دیارە ڕوونی ئایا سەرۆکایەتی هەرێم پەسەندیەکە بەشێک لە هاوڵاتیان داواکەن سەرۆکی هەرێم ئەم یاسایە ڕەت بکاتەوە کاتێک کە ڕەتی کردەوە قیمەتی نامێنێ بێجارشتر دیسان پەرلەمانی کوردستان دابنیشێ بۆ ئەوی گۆڕانکاری تێدا بکە بۆیە ئەم یاسایە تاکو ئێستا پەسەند نەکراوە بەشێک تاکی دەکەمەوە بۆ مزایدە هاتوون مراجعەی دیوانی سەرۆکایەتی پەرلەمانیان کردووە کە ئێمە فۆرم پڕەکەینەوە دیوانی سەرۆکایەتی پەرلەمان وەکو حورمەتێک کەندامی پەرلەمانە ڕێزی گرتوون استقبالی کردوون بەڵام هیچ فۆرمێک وجودی نییە هیچ کە فۆرم وجودی نەبی تۆچی پڕەکەیەوە بۆی ئەم یاسایە تاکو ئێستا نەبۆتە یاسا ئەم یاسایە عموم نەچۆتە ناو تەفاسیل ئەم یاسایە دەڵێت دوای 6 ڕۆژ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران پەیڕەوێک دەرکا بۆ شێوازی جێبەجێکردنی ئەم یاسایە ئەمە نەکراوە دوای 90 ڕۆژ واتە دوای 3 مانگ لە دەرچوونی یاساکە جێبەجێکرێمە چەند قۆناغێکی ماوە بەڵام ئەمانە دەست پێشکەریان کردو لەوەی کە
ئەڵێن موچەی پلە باڵەکان ڕەتەکەینەوە ئەمە ڕەنگە جۆرێک لەم زایدەی سیاسی بیان جۆرێک پەیوەندی بە ململانەی دوو هێزی سیاسی باشە کار لوقمان بە کوردی گەڕوامی و پرسیارەشم دەکەوت دواتر دەگەڕێن لای بەڕێز بە سەبارەت بۆی کە ینی ئەم پرۆژە چاکسازی ینی هەڵای زۆری لەسەر دووسکرا بوو کە چاکسازی گەورە بە دوای خۆی دادێنێ بەس ئێستا بۆ نمونە وەزیری دارایی ئەم ڕۆژە لەناو پەرلەمانوتی هەنشینی بڕگەی پلە باڵەکان ڕەنگە 10 میلیارد بگەڕێنێتەوە بۆ حکوومەت کەمتر لە 10 میلیارد دینار مەسەلای بۆ تا ئێستا مەسەلەن دەست بۆ مەسەلەی مەلەفی نەوت نابن کە خۆتا مەسەلەن پەرلەمانتارەیە دەڵێ نزیکەی مەسەلەن 300 میلیارد لە داهاتی نەوت مانگانە ناگەڕێتەوە خاڵە سنووریەکە مەسەلەن 50 میلیارد گەندەڵی تێ 50 میلیارد دینار ئێمە لەو بارەیەوە من ئەوەی پەیوەندیدارە بە فراکسیۆنەکەی خۆمان کار لەسەرەوەکەین کە پرۆژه یاسایەکە ئامادە بکەین بۆ چاکسازیکردن لە داهات و منیش لەگەڵ ئەوەم ئەمە ڕێخستنەوەی پلەی وەزیفی و موچەی خانەنشینی سەربازی و پلە باڵاکانە ئەمە ناچێتە چوارچێەوەی ئەوەی کە با بڵین چاکسازیەکە لە وڵاتەدا کە 2000 کاریگەری زۆری لەسەر بودجێ حکوومەتە بێت ئەگەر حکوومەت چاکسازی ڕاستەقینەی ئەوێت چاکسازی لە داهاتەکرێ من هاوڕام لەگەڵەوە چونکە لە داهاتی نەوت و گاز و لە ڕسوماتی ناوخۆ و لە داهاتی خاڵە گومرجەکان و سەر ڕای ئەوە بوارێکی زۆر بۆ هەدەردانی سامانی گشتی یان گەندەڵی لە یاسای وەبەرهێنان هەیە یاسای وەبەرهێنان فرسەتێکی گەورە کەلێنێکی گەورەی کردوتەوە بۆ ئەوی داهاتی گشتی بە هەدەر بچێ و خەڵکانێک لەسەر حیسابی ئەم حکوومەتە و ئەم میلەتە دەوڵەمەند ببن ژمارەیەکی زۆر زەویان بدرێتێ زەوی تاپۆ بکەن با بڵێن فرسەتی گەورەیان درێتێ بۆیە پێش هەموو شتێکە بێ پەرلەمانی کوردستان لە وەرزی داهاتوودا یاسای وەبەرهێنان هەموار بکاتەوە بۆ ئەو بوارە گەورەی تێدا نەمێنێ بۆیە چاکسازی لەمە ئەکرێ من ئومێدەوارم بتوانین لە وەرزی داهاتوودا دەست بۆ ئەم فایلە ببین کە پێی ئەگوترێت چاکسازیکردن لە داهات ئەمە خاڵێکی گرنگە بە ئاراستەی جێڕانەوەی داهات و چارەسەرکردنی ئەو قەیرانە دارایی کە حکوومەتی هەرێمی کوردستان لە هێزار ئەڵێ قەیرانی دارایی بەڵێ سوپاس دەکەم دواتەگرێم و لای بەرز دکتۆر سەبارەت بە خانەنشینی پلە باڵە ئێستا مەسەلەن بۆ چوونی جیاواسی هەندێکیان مەسەلەن ڕەت بکرێتەوە باش هەندێکیان دەڵێن پەرلەمانتار ڕەتی نەکاتەوە لەبەرەوەی حکوومەت دەستێکی نەئەمینە خۆی مەسەلەن بیدات بە پرۆژە و بەڵام بەڵێن بدە سەرنجی بەڕێزت لەو بارەیەوە والله ئەمە يعني وتم ئێمە تعامل لەگەڵ قانون دەکەین مەفروضە پەرلەمانتار تعامل لەگەڵ قانون بکە ئیتر کە خۆی ڕەفزی کردەوە بە ئاشکرا لە ناو پەرلەمان لەگەڵ یاساکە نەبوو بە زۆرینەی دەنگ دەرچوو ئیتر ئەو واجبی خۆی بەجێگەیان ئەوەی تر ناچم وەری بگرم بەڵام کە چوم وەرم گرت و بیدەم بە خێرخوازی یعنی من شتێکی ناحەقم وەگرتووە شتێکم وەگرتووە کە خۆم باوەڕم پێ نییە ئەمجا چم لەو لاوە بە ئیشی چاکسایی سەرفی دەکەم هیچ لە مۆزوع ناگۆڕی من شتێکی نەحەقم خەڵک لە بەرم چیە ڕەنگە بڵێ بگەڕێتەوە هەر بچێتەوە باوەری نادیاری حکوومەت کە با بچێتەوە بۆ حکوومەت من باوەڕم پێ نییە دەگەڕێم ئەگەر وەزیفەیەکم هەیە دەگەڕێمەوە سەر وەزیفەکەی خۆم ئەگەر وەزیفەیەکم نییە ئیشێکم هەبوو پێشرسمەوە سەریشەکەی خۆم وەری ناگرم ئەگەر باوەڕم پێ نییە و ئەمەش بەڕاستی وەکوتم یعنی هیچ ئەساسی نییە بەڵام ئەو لێرە خراوەتە سەرەوە بۆیە یعنی مەسەن لە عێراق 2000 لە 2014 محکمەی اتحادی ئیلغای کردەوە لە 2018 محکمەی اتحادی مەسەلەی خانەشینکردنی پەرلەمانتارانی ئیلغا کردەوە کە لە قانونی ئەنجومەی نوێنەرانی ژمارە 13 ساڵی 2017 هات بوو ئەوەی گرنگە یعنی ئەمە مەسەلەیە کە من دوای 22 ساڵ لە حکومڕانی ئەم هەرێمە کە ساڵێکە ئەم قانونە دیعایی بۆ کرێت چاکسازی ئەگەر ئەمە چاکسازیەکە بێ وامان لێ دەکا ڕەشبین بین لەوەی کە ئێمە 22 ساڵی تریش لەناو هەمان دۆزەق ئەخولینەوە لەناو هەمان سەر لێ شێواوی ئەخولینەوە چونکە ئەمانە ئەگەرمانەوێت چاکسازی بکەین چاکسازی بە قانون دەکرێت بەڵام قانون دەبێت بە یەک چاو سەیری هەموو کات بێ بنەما گشتەکانی دەستوری بنەما ئەساسیەکانی دەستوری وڵاتان مەبدەئی مساوات مەبدەئی هاوڵاتی بوون ئەوە بەرزەستەکە بەڵام ئەم قانونە ئەمەی نەکردووە من تێبینیم لەسەر قسەکانی کە لوقمان 2000 دەڵێ ئەم قانونە ئەم پرۆژەی حکوومەتی پەرلەمان نییە کاکە ئێوە پەرلەمان ئێوە متمانەتان بە حکوومەت داوە ئەگەر حکوومەت بە قسەی ئێوە نەکات دەتوانن متمانەی لێ بستێنەوە ئەی پەرلەمان بە متمانەی ئێوە حکوومەت بە متمانەی پەرلەمان دەست بەکار نەبووە ئەی بۆ دێتە پەرلەمان بۆ ئەوە نایە کە تۆ لە سێر ڕازیبی ئەگەر پەرلەمان کەواتە تۆش وەکو حکوومەتەکە لە سێر ڕازی یعنی ئەوە نییە مبەرر نییە پەرلەمان حکوومەتی دروست کردووە پێویستیشە حکوومەتیش بەرپرسیارە لە بەرامبەر پەرلەمان ئەگەر بێت و بەرنامەکەی حکوومەت وانە بێ
لە خزمەتی گشتی داوێ پەرلەمان دەتوانێت ڕێ لێ بگرێت نێلێ ئەم قانونە یاخود بەرنامەکەی بێنێتە پێشەوە هەروەها ئێستا ئێمە پێویستمان بە قانونێکی خانەنشینی موحەدە بەڕاستی وەکو بەغدا ئێستا دەکراوە لێرە بەرکار بکرێ دەکرا مەسەنێمە وەکو قانونەی بەغدا مەسەن و قانونی بەغدا کە لەم ماوانەش دەرچوو ئەوەی کە لە 2004 دەرچوو حەدی ئەدنای ڕاتبی دانا بە 400,000 ئێستا لەم قانونە تقریبان کراوە 500,000 کراوە بە 500,000 عمری دیاری کردووە لەم قانونە چاکسازی پەرلەمانی کوردستان بڕگەیەکە بوو مادەیەکە بوو دەڵێ فەرمانبەر ئەگەر 45 ساڵی خزمەت تەمەن بێ و 25 ساڵی خزمەتە بێ 15 ساڵی خزمەتە بێ خانەنشین دەبێت ئەمەیان لاداوە ئەمەیان نێشتوە ئەمە لە ناو قانونی بەغدا هەیە لە ناو قانونی کە ئەم ساڵ دەرچووە لە بەغدا هەیە ئەمجا کۆمەڵێشی تر لەم قانونی بەغدا هەیە مەسەن کە دەکرا لێرە جێ بکرێتەوە لە قانونە بەڕاستی ئەمجا قانونێکیان دەرکرد بە ئەگەر چاکسازیان دەوێت بەڕاستی بە دوای چاکسازی دەگەڕێن ئەگەر قانونێکیان دەرکرد بە قانون إلغاء امتيازات المالية للمسؤولين في الدولة وەکو ئەوەی لە بەغدا دەرچووە یعنی ئەمە دەسەڵاتەکانی پلە باڵاکانی دیاری کردو لەوەی ڕاتبیان چۆن بێ ئۆتۆمبیل و پاسەوان و ئەمانە هەموو دیاری کردووە یعنی کێشەکە لە لای هاوڵاتی نیە کێشەکەی لە لای پلە باڵاکانە لە ئەوانەی کە هێناویانە بە ناوی پلە باڵا بۆیە پێویستە ئێمە باشەکاتم زۆر بەس بە کورتی ئەگەر ئەمانە سەکان پخوتکەوێت ڕۆژەکەی تێدا بووە چاکساز دەبێت چی بکەن چاکسازی ئەوەیە کە تۆ دەبێت لە بەرزەوە لە پێیژەکە لەسەرەوە تۆ دەست پێ بکەیت لە خوارەوە کێشە نیە لەسەرەوە کێشەکان لەسەرەوەی ئەگەر لەسەرەوە پاچی نەکەیتەوە یعنی لە خوارەوە پاچی کەیتەوە هەر پیس دەبێتەوە دەبێت لەسەرەوە بین لای پلە باڵاکانە لای ئەوانەیە کە بە پلە باڵا تەقاعود بوون کە ڕۆژێک وەزیفەیان نەدیوە کە خزمەتیان نییە بە وەزیر تەقاعود بووە خەڵکی وە مەسەن عائیلەی وا هەیە ژن و مێرد بە وەزیر تەقاعود بوون کە ڕۆژێک وەزیفەیان نەکردووە لە وڵاتە بۆیە ئێمە پێویستمان بۆیە بەڕاستی کە قانونێک دەرکەین ئەم مەسەلەیە چارەسەر بکەین مەسەلەی پەرلەمانتار مەسەلەی وەزیر پلە باڵاکان بەڕێوەبەرە گشتیەکان بە شێوەیەک بێت کە ئەمانیش یعنی بە شێوەیەک بێت کە ئەمانیش عەدالەتێک تەحقیقکەین بەس ئێمە ئیش بۆ داهاتوو بکەین بەڵام ئێمە هەر لەسەر ئەم خەڵەتانە بڕۆین بە هەمان شێوە ناتوانین لە هەمان دەوامە دەسوڕینەوە لە هەوان حەڵقەی بەتاڵ دەسوڕینەوە چەند ساڵی پێ دەستیان بۆ چاکسازی بچووک بردووە لەم پرۆژەیە بە کورتی تەسەوڕ دەکەم شتێکی گۆڕانکاریێک نایە سپاس دەکەم کاک لوقمان دوابساریشم بۆ بەرزتان ئێ وەکو پەرلەمانتاران بەڵێن دەدەن بە خەڵک وەکو بەڵێن کە مەسەلەن بتوان دەست بۆ داهاتینەوت بەرن بۆ خاڵە سنووریەکان و قۆڕەخکاری هەیە ئەو تاڵانەیە کە لە خاڵە سنووریەکانە لە بواریەوە بەرێنن بەڵێن دەدەن پەرلەمانی کوردستان بڕیاری دابوو کە لەم کۆتایی ئەم وەرزی یاسادانانە دانیشتنێکی تایبەت بە خاڵە سنووریەکان بکە بەڵام حکوومەت با بڵێن وتیان ئێمە پێویستیمان لیژنەیەکمان داویستە داناوە پێویستیمان بە دراسەی زیاتر هەیە بۆیە بۆ وەرزی داهاتوو هەڵیگرین ئێستا پەرلەمانی کوردستان سەرگەرمی دراسەکردنێکی وردە لای فراکسیۆنە جیاوازەکان بۆ ئەوەی دانیشتنێکی تایبەت لەسەر خاڵە گومرجیەکان بکرێ بێگومان ئێمە ئەندامی پەرلەمانی کوردستانی بەر لەوەی نوێنەری حیزبەکانمان بین نوێنەری خەڵچین و مەسئولێتی تاریخیمان لەسەر شانە و سوێنمان خواردووە کە ئابێ بەرژەوەندی باڵاکانی میلەتەکەمان لە پێش و هەمووشت لە بەرچاو بگرین بۆی ئەمە واجباتێکی نیشتیمانی نەتەوەی ئەخلاقیە لەسەر شانمان ئەبێت پێداگری بکەین لەسەر چاکسازی و ئەبێت چاوپۆشی نەکەین لە هەموو ئەو گەندەڵیانەی کە لەم وڵاتەدا ئەکرێت لە کەسێک کە ئەلبیوێ سامانی گشتی بەهادەر بە بۆیە ئەرچێکی نیشتیمانی نەتەوەیی تەکی دەکەم ئەخلاقی لەسەر شانمانە لە وەرزی داهاتوودا دەست ببین بۆ چاکسازیکردن لە داهات لەوانەی کە ئاماژەمان پێ بەڵێ زۆر سوپاس بۆ بەڕێزان لوقمان وەردی ئەندامی پەرلەمانی کوردستان لە هەولێرە هەورا دوکتۆر شۆرش حەسەن مامۆستای زانکۆ پسپۆڕی یاسایی لە ستودیۆی سەرەکی سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ